رخراوی سروشتی عراق بە هاوکاری ڕێکخراوی وەتەکیبەری عراق و لەگەڵ فەرمانگەی ژینگەی سلێمانی ئەمڕۆ هەستان بە بانگێشکردنی کۆمەڵێک کەسی خۆبەخش بۆ هەڵمەتی بە پاکڕاگررتنی ناوچە گەشتیارەکان و بەتایبەت تەرکیزی ئێمە لەسەر بە پاکڕاگررتنی ئاوەکانە کازانی لە ئێستاە کوردستان کۆمەڵی کێشی ئاوی هەیە و بەتایبەت کێشەکان زیاتر لە ناوچە گەشتیارەکانە بۆیە ئێمەم چالاکیە تەنها ئەتوانین ئەزانین کە ئەمە لانەیە هەنگاوی یەکەم بێ بەس خەڵی هەنگاوی دۆمیشی بەدوا بێت کە زیاتر هۆشیاریکردنەوەی خەڵکە کە چۆن ئەم شوێنانە بەردەوام بە پاک ڕابگرێ و کۆمەڵە گەنج ڕۆژانە لەم شوێنە مەلە ئەکەن. لە ڕاستیە ئێمە لە درێژەی کار و چالاکیەکانی فەرمانگەی ژینگەی سلێمانی و بە هاوکاری ڕێکخراوی نێچە عێراق سروشتی عراق هەستین بە بڕیارمانداوە دەست بکەین بە پاکردنەوەی کۆمەڵێک لە سەرچاوە سروشتیەکان بەوانش کە لە ئاوە دەستمان پێ بکرد بڕیاریشمان لەبەر ئەوەی ئەم سەرچاوە ئاویان نەمان بینی لە سەراوی سوبحانەغا کە زۆرێکیان قەوزە گرتبوونی و قەڕەمێکی زۆری تیا بوو بڕیارماندا لێرە و دەست پێ بکەین و ئینشەڵا لە ئایندەیە بەردەوام بین و کار و چالاکیەکانمان سەرجەم شوێنەکانی پارێزگای سلێمانی ئەگرێتەوە.